بەشێک لە شۆفێرانی هێڵەکانی گواستنەوەی ناوشار لە قەزای کەلار گرتبوونەوە و ڕێگای سەرەکی کەلە سلێمانیان بۆ ماوەی نزیکەی 3 کاتژمێر داخست. شۆفێران داوا دەکەن نرخی سوتەمەنی بە تایبەت بنزین و گاز هەرزان بکرێت و چیتر هاوڵاتیان و کاسبکاران نەبنا قوربانی سیاسەت و هەڵە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە. وڵار کێشەی بانزینەکەمانە ڕاستێگەی بانزین زۆر گران بۆ وە دوایەوەش نەفرات و شتەکرێت لەسەر جادەکان هەمووی هەر 500 دینارە نەفراتەکان گرانە بێنێکە بانزینەکەیش ها زۆر گران بۆ لتری 1000 دینارە ینی بڕۆینە بازار و بینەوە بانزینێت سەرفەکە ئەو 500 دینارە نییە کە بۆ ئێمە دەریەکە دوایەوەش هاتوونێتە ئێرانە بۆی خۆپیشاندانی خۆمان بکەین ێزە ئەمنیەکان ڕێگان لێ گردوون ئەڵێ ناڵین خۆپیشاندان بکەن. وەڵای ئەمە ئەمڕۆ شۆفێرانی گەرمیان گربوونێتەوە بۆ داواکاریمانەوەی ئەم بنزین و گاز و نەوتە هەرزان بکەن بۆ میلەتی خۆیانەخۆ بۆ خەڵک نییە نازانم ئەمانە تاکەی بوێنی ئەم میلەتە ئەمەژن تاکەی کاورای عەرەب نیین فارس نیین تورک نیین کوردین لە خۆیانی تاکەی یعنی بنزین بە 1000 گاز بە 700 دینار نەوت بە بەرمیلی 140,000 نەوتەکەی حەزیرەی شەو ڕۆژە ڕوا بۆ تورکیا شەو ڕۆژ لێمانەدا وەڵڵا زاڵم لەمانە باشترە وەڵڵا ئەمانە بەس حکومت نییان ئەمانەی نێرنەوە بۆ عێراق ئەو عێراق نەوتەکەیان بۆ نێرێ لێرە تەسفیەکە بەنزینەکەی بۆ نێرێتەوە بە نرخێکی هەرزان یعنی ئەمان هیچیان پێ ناکرێ فەشەلیان ئاوردێ لە ڕێ حکومڕانیوە. بەشی زۆری شۆفێران بژێوی ژیانیان لەسەر کاری گواستنەوەی هاوڵاتیانە و دەڵێن لە ئێستادا کە نرخی سوتەمەنی دووهێندەبووتەوە تەنیا مەسروفاتی ئۆتۆمبیلەکانیان بۆ دەمێنێتەوە. ئێمە وەکو سایق پاسەکانی کەلار گردبوونەوەیەکمان کردو لە دژی سوتەمەنی چونکە نرخی سوتەمەنیەکانە هێندەوە نەگران بووە کەس ناتوانێت بیکڕێ ئێمە هەرەوە نەدەرەکەین بەشی بژێوی ژیانمانەکە بەڵام لە ئێستاە نرخەکەی گران بووە بەس ئەتوانینەوە نەدەر بکەین بیدەین بە بەنزینخانەکان نەک تەنها نرخی سوتەمەنیەکە تەنانەت نرخی خۆراکیش گران بووە فەردەیەکار نرخی گەشتۆتە 40,000 دینار سەرڕای هەر هەموو شتەکان گران بووە ئەمە هەر هەمووی لە دوای دەنگدانەکانەوە ڕوویداوە ینی پێشەوە ئارام بۆ وەزعەکە هیچ شتێک گران نەبووە. پاڵپشتی نەکردنی حکوومەتی هەرێم بۆ کەرتی سوتەمەنی بۆتە هۆکاری گرانبوونی نرخی سوتەمەنی بە تایبەت بنزین قۆرخکاری بەرپرس و کۆمپانیا حیزبیەکان لە هاوردەکردنی بنزین لە ماوەکانی ڕابردوودا و نەبوونی چاودێری لیژنە تایبەتمەندەکان بۆ دیاریکردنی نرخ و دابین نەکردنی نەوتی خاو بۆ پاڵاوگەکان و چەند هۆکارێکی دیکە وای کردووە ڕۆژ دوای ڕۆژ نرخی بنزین زیاتر بەرز بێتەوە. هاوڵاتیان پێیان وایە بوونەتە کرێکاری حکوومەت و کۆمپانیەکانی حیزب بە جۆرێک لە هەر سێکتەر و کار و کاسپیەکدا بن دەبێت چی پەیدا دەکەن حکوومەت و کۆمپانیەکانی حیزب بکەنە هاوبەش و شەریکە باش. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.